بەنای خۆی بەخشندەی میهرەبان کاڵێرە ناسم ڕایەڵەتان پێشکەش دەکەم. مامۆستایان و فەرمانبەران داوای تەوتینکردنی موچەکانیان دەکەن. ئەمە ڕایاڵی ئەمڕۆیە. دەمەوێت لە ڕایاڵی ئەمڕۆ بپرسین کە بۆچی مامۆستایان و فەرمانبەران متمانەیان بە پرۆسی هەژماری من نییە و بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت هەژماری من جێبەجێ بکات بەڵام بۆچی تەوتین جێبەجێ ناکات و چ جیاوازیەک هەیە لە نێوان پرۆسی هەژماری من و تەوتیندا و چەندین پرسیاری دیکە لە ڕایاڵی ئەمڕۆ دەخێنە ڕوو بە میوانداری هەرێکێک لە بەڕێزان. مامۆستا سیروان محەممەد مامۆستای ناڕازی لە ستۆدیۆ لەگەڵمانە بێ، هەروەها مامۆستا نەوزاد عومەر لە هەولێر لەگەڵمان دەبێت. مامۆستا گەڵتۆ دەست پێ دەکەم سەرەتا. مامۆستای نەوزاد ئامادە نیە، مامۆستا پێم بڵێ ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی لە سەرەتادا چییە؟ پێم وا بێ بەشێکی زۆری خەڵک بێک کوی مامۆستایانی ئەنجومەنی ناڕازی تێگەشت و کە ئەجیاوازی هەیە لە نێوان ئەوەیە کە ئێوە پێم وا بێ دوو بەش. سوپاسانەکەم، سوپاس بۆ میوانداریەکەتان. ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی و فەرمانبەران ئەنجومەنێکی پیشەیی بێلایەنە دوور لە هەموو ئەجەندایەکی حیزبی کار دەکات بۆ داواڕەوەکانی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی. ئەنجومەنی سەرتاسەری مامۆستایانی ناڕازی لە 14 شار و شارۆچکەی هەرێمی کوردستان ئەنجومەنی مەحەلی هەیە و ئەنجومەنێکی سەرتاسەریشی هەیە کە نوێنەرایەتی سەرجەم شار و شارۆچکەکان و زانکۆی سلێمانیش ئەندامە لە ئەنجومەنەکەی ئێمە. بۆیە ئەنجومەنێکی سەرتاسەریە کە نوێنەرایەتی ڕاستەقینەی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی دەکات. چ جیاوازێک هەیە بە شێوەیەکی گشتی لە نێوان پرۆسەی هەژماری من و تەوتینە؟ بە گشتیەک بۆمان باسکە. دیارە لای بەڕێستان و سەرجەمبیرانانی ژوونەکە هەژماری من پرۆژەیەکی بەناو حکوومەتی هەرێمی کوردستانە. هەژماری من ئەوەندەی کە پرۆژەیەکی شەخسی و حیزبیە بەرگێکی بە حساب یاسایی پیاکراوە کە ئەیانەوێ بیسەپێنن بەسەر موچەخۆران و موچەخۆرانی هەرێمی کوردستانەوە. طبعاً هەژماری من کە لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە ڕەزامەندی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیاری لێدراوە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەم هەژمارە بەنیازی ئەوەن کە سەرجەم موچەخۆران موچەکانیان لە هەژماری منە وەرگرن و بە ئەلکترۆنی بکرێن. طبعاً ئەم هەژماری منە دیارە وەکو بانقی ڕافیدەی نوڕەشید سەر بە وەزارەتی دارایی هەرێم نییە، لەلایەن تیمێکەوە سەرپەرشتی دەکرێت لە نووسینگەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمەش دەرخەری ئەوەیە کە ئەوەندەی کە شەخسیە حکومی نییە، چکە ئێمە دەبینین بانقەکان لە بەغدا ڕافیدەین و ڕەشید لە سەر بە وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵن، بەداخەوە لێرە سەر بە وەزارەتی دارایی نین و لەلایەن تیمێکەوە کە لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە نووسینگەی تایبەتی خۆی سەرپەرشتی دەکرێت. بۆیە هەژماری من سەرەتا بانقێک بەشدارتیە وەکە بانقەکەش ڕوونە سەر بەکێ و ئەیکێ، پاشان ژمارە بانقی تر هاتوونەتە ناوی کە ئەم هەژماری منە ئەوەندەی کە بانقێکە هەژمارێکە کۆمەڵێ بانقی تایە، ئەم بانقانە هەمووی بانقی قازانجویستن بە دوای قازانجەوەن، چۆنەڵی بانقێکی تیجارین بە دوای قازانجەوەن دەستخستنی قازانج بۆ خۆیان. بۆیە ئەیانەوێ دەستکەوتێکی مادی و داراییان دەستکەوێت لەسەر حسابی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان. بەڵام تەوتین باشە مامۆستا لە هەژماری منە چۆن موچە بۆ موچەخۆرانی هەرێم دابین نەکرا؟ ئەبوو لە کاتێ لیستی موچانێرا بۆ بەغایەکسەر لەوەوە دابەشەکرایان نەخێر ئەنێرایەوە بۆ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و پاشان بۆ بانقەکان و ئەنجا بۆ موچەخۆرانی هەرێمی. خۆی ئەمە جیاوازەکەی لە نێوان هەژماری من و تەوتینە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەیەوێت موچە وەزارەتی دارایی بینێرێتە لای حکوومەتی هەرێمی کوردستان لای وەزارەتی دارایی، ئەمان پارەکە دابەشکەن بەسەر بانقەکانە. بەڵام تەوتین حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەوێت، حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی ئەوێ بزڵت ئەوەی ئەوێ پارەکە لە دەستی خۆیان بێ. جا ئەمەش موچەخۆران و فەرمانبەران و مامۆستایانی هەرێمی کوردستان ئەمەیان ناوێ. بۆچی؟ چونکە
ئێمە ئەزممویەکمانەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ دەسەڵاتدارانی هەردوو حیزبی دەسەڵاتە لە 2015ەوە هەتاوەکو مانگی دەی ئەم ساڵکە هێشتا موچە وەردەگیراوە 16 موچەی تەواو موچەخۆر موچەی وەرنەگرتووە زیاتر لە 30 موچە بە ڕوبع موچە و بە لێبڕین و ئەمانەوە دابەش کراوە لەبەرەوەی ئەم دەسەڵاتە متمانی لە دەستیاوە بۆیە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بەپی بڕیارەکەی دادگای فیدراڵی کە ئەبێت تەوتین بکرێ نایانەوێ لە ڕێی هەژماری منەوە موچە وەربگرن چکە من هەژماری من کە هی دەسەڵات متمانی لە دەستیاوە بۆیە ئێمە جەق لەوە ئەکەینەوە و سەرجە مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەیان کە موچەکانیان تەوتیک برێ نەک ئەوەی لە ڕێی هەژماری منەوە موچە وەربگرن کەواتە لە تەوتینە موچە ناگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان نەخێر بابەتی تەوتین مانگانە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لیستی موچە ئەنێرێتە وەزارەتی دارایی بەغدا فیدراڵی ئەوانیش لیستەکە دەنێرنە بانقی فیدراڵی لەوێش ئەوانیش بانقەکانی پارەدارەکەن کە بانقە فیدراڵیەکان ئەکرێ بانقە ئەهلیەکان تەنها ڕۆڵیان لە دابەشکردنی پارەکەی هەبێ بۆیە بەپێی تەوتینەکە 1 دینار نابێ بێتە وەزارەتی دارایی هەرێم ئێمەش فەرمانبەران داوای ئەوەکەین چونکە هەرێم ئێستا متمانی لە دەستیاوە دەستێکی ئەمین نییە بە هیچ شێوەیەک دەستخۆش مامۆستا نەزات ئێوارە باش سوپاس ئەم ئێوارەیە میوانی ڕایەڵی پێم بڵێ بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت هەژماری من جێبەجێ بکات بەڵام تەوتین جێبەجێ ناکات ئەمە بۆچی مامۆستا ئەگەر گوێت لە من بێ ئێوارە باش پێم بڵێ بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت هەژماری من جێبەجێ بکات و جێبەجێشی دەکات بەڵام ناوێت تەوتین جێبەجێ بکات دیارە بەهۆی کێشەیەکەوە مامۆستا گوێ لە دەنگی ئێمە نییە مامۆستا لەگەڵ تۆ بەردەوام بووم هەمان پرسیار بۆ بەڕێزی بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت کە هەژماری من جێبەجێ بکات بەڵام تەوتین جێبەجێ ناکات هۆکارەکەی دیارە هۆکار زۆرن یەکێ لە هۆکارەکان کە پێشتر باسم کرد ئەوەیە پارەکە لە دەستی خۆی دابێ کە بەغدا دەینێرێ پارەکە لە دەستی خۆی دابێ خۆی دابەشیکە کە ئێمەش متمانەمان پێی نییە چکە وەکو موچەکانی کەمان دوا ئەکەوێ دابەش ناکرێ پاشەکەوت ئەکرێ بە ئەمە هەنگاوی هۆکاری دووەم ئەوەیە کە بۆیە ئەوێ هەژماری من جێبەجێ کات و تەوتین جێبەجێ نەکا چونکە لە بابەتی تەوتینە لیستی موچەخۆران پاکەکرێتەوە لیستی موچەخۆران پاکەکرێتەوە بەڵام لە هەژماری منە بۆ ئەوەی سەرپۆشی ئەو هەموو دوو موچەی بندیوار و ئەو خەڵکانی تر کە باس لەوە ئەکرێت کە خەڵکی سووری خەڵکی تورکی و خەڵکی ئێرانیشیتیایە بۆی موچەی ئەوانیش بەردەوام بێت لە هەژماری منە باش لەبەری هۆکارەکان زۆرن بۆ ئەوەی ئەودا بندیوارانی کە هەیەە لە پاڵ موچەخۆرەکان حەقیقەتانە ڕاستەقینەکانە موچەخۆرەکانی خۆیان کە بندیوارن دەمێنەوە و بەردەوامی بە موچەیە درێ بەڵام لە تەوتینە ئەوە نامێنێت ئەمە دوو هۆکارن کە دیارن هۆکاری کەش هەیە زیات مامۆستا پێما بێ بەڕێزە لە بەغدا سەردانی بانکی تیبعایی کردووە هەندێک زاریانیمان لەو بارەیەوە بۆ بخەرە ڕوو ئێمە وەکو ئەنجومەنی سەرتاسەری مامۆستایانی ناڕازی لە دوای هەر لە کاتی دەرچوونی بڕیارەکەشاوە لە دوای دەرچوونی بڕیاری دادگای فیدراڵیشەوە کە تایبەتە بە تەوتین لە 22 ئەم ساڵە بڕیارەکە دەرچووە ئێمە بە دوێراچوونمان کردو بۆی بڕیاری دادگا جێبەجێ بکرێ نوێنەرانمان لە مانگی حوتی ئەم ساڵە بڕیاری دادگای فیدراڵیان بردووەتە فەرمانگەی تەنفیزی کەڕادە لەوێ لە ڕێی دادگای تەنفیزەوە کە چاودێری جێبەجێکردنی بڕیارەکانی دادگا دەکا حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵیش ئاگادارکراونەوە نووسراویان بۆ کراوە بۆ حکوومەتی هەرێم لە ڕێی تەنفیزەوە نووسراو کراوە بۆ وەزارەتی دادی عراقی ئێمە بە دوواداچوونمان کردووە چوونەتە تەنفیز چوونەتە وەزارەتی داد وەزارەتی دادی عراقی نووسراوی کردو بۆ نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان
لە 24 حوتە لە ڕێی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە نووسراوەکەی وەزارەتی داد و تەنفیس نێراوە بۆ هەرێم بەداخەوە هەتاوەکو ئێستا هەرێم وەڵامی نەداوەتەوە بەڵام حکوومەتی ناوەندی وەڵامی داوەتەوە کە ئێمە ئامادەین بۆ تەوتینە. پاشان 2 مانگ مۆڵەت دراوەتی ئێمە 2 مانگکە چاوەڕێمان کردووە لە 29 هەشتا پاش 2 مانگ ئێمە وەکو ئەنجومەنی سەرتاسەری مامۆستانی ناڕازی بە نوێنەرەکانمان کە خۆم بەشدارم لەوەیە لە دادگای لێکۆڵینەوەی کەڕادا سکاڵامان لەسەر هەردوو سەرۆکی حکوومەتی هەرێم و حکوومەتی ئەنجومەنی وەزیرانی بەغداش تۆمار کردووە کە بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ ناکەن. ئێمە سکاڵامان کردووە بەڵام بەداخەوە محکەمە دادوەر سکاڵاکەی ڕەت کردەوە لەبەرەوەی ئەڵێ ئەمانە جەریمەیەکیان ئەنجام نەداواتە سەرۆکی حکوومەتی هەرێم وە سەرۆکی ئەنجومەنی وەزیران جەریمەیەکیان ئەنجام نەداوە لە کاتێکا ڕەتکردنەوەی زۆر نایاسایی بوو زۆر پێچەوانەیە خۆی جێبەجێ نەکردنی بڕیاری دادگا بۆ خۆی جەریمەیە. ئێمە لە ڕێی تیمێکی پارێزەرانەوە کە ئێستا ئامادەمان کردوون وەکالەتمان بۆ کردوونەتەوە بەنیازین جارێکی ترۆک و نوێنەرانی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی سکاڵا لە سکاڵاکەمان تۆمارکەینەوە. ئێمە سەردانی زۆر سەردانمان کردووە سەردانی بانکی تیبی ئایمان کردووە سەردانی بانکی ڕافیدینمان کردووە و سەردانی لیژنەی دارایی پەرلەمانی عراقمان کردووە چونەتە لای بەڕێز عەتوان عەتوانی. بانکی فیدراڵی بانکی ڕافیدین ئامادەن بۆ تەوتین. 22 کە بڕیاری محکەمە دەرچووە لە 22 شەشە کۆبنەوەیەکی هاو 26 دووە کۆبنەوەیەکی هاوبەش لە نێوان بانکی ڕەشید بانکی ڕافیدین و وەزارەتی دارایی عراق ئەنجام دراوە ئێمە کۆنووسەکەیمان لایە کە هەنگاوەکانی تەوتینی موچەخۆرانی هەرێم باسەکە کە ئەوان ئامادەیان تایە. ئێمە لەگەڵ بەرپرسێکی بانکی ڕافیدین کە کۆبینەوە قسەمان لەگەڵا کرد ئەوان هەموو ئامادەیەکیان تایە بۆ تەوتینی موچەخۆران تەنها چاوەڕێی ئۆکەیەکی وەزارەتی دارایی عراقەکەن و هەرچەند ئەوان لەقیانێ لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆک ئەنی بەداخەوە دەسەڵاتدارانی ئێرە مڵکەکانی بانکی ڕەشید و ڕافیدین دەستیان بەسەرا گیراوە لە دوای ساڵی 1990ەوە هەتا ئێستاش ئامادەنین بۆیان بگەڕێنەوە. بەڵام ئەو بەرپرسی بانکی ڕافیدین بە ئێمە ڕاگەیان کە ئێمە ئامادین کە فەرمانمان پێکرا دەست بە تەوتینی موچە بکەین لە کەمترین ماوەدا ئێمە دەستەکەین بە تەوتین و مەکاتیب لە سلێمانی و هەولێر و دۆکەکەینەوە. دەست خۆش ماوەستا نەوزات ئێوارە باش سوپاس میوانی ڕایەڵی ئەمڕۆی پێم بڵێ بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان سوورە لەسەرەوەی هەژماری من جێبەجێ بکات بەڵام پرۆسەی تەوتین جێبەجێ ناکات؟ بەڵێ بەنای خوای گەورە میهرەبان زۆر سپاس بۆ تەوەرەکەی ئێوە ببوورن دیارە خەلەلێکی دیارە هونەری هەبوومە داوا لێ بنەکەن سەوتەکەی من نهات لای ئێوە وازحە خانمی بەڕێز بینەرانی خۆشەویستی بۆی کە لایەن وازح بێتن حکوومەتی هەرێم بۆی کە ئەتوانی بڵێن ئەبی بڵێن حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم نەک ماوەکەی بەسەر چۆ نەماوە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم وازحە کە نایاڵیتن تەوتین بکرێتن کە بڕیارێکی دادگای فیدرالی عێراقا بە وازحی پێمان دەڵێتن فەقەڕێ بە وازحی پێمان دەڵێ لە بەرژەوەندی سەرجەم موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەڵێ دەبی موچەی فەرمانبەران بەگشتی لە هەرێمی کوردستاندا ئەبێ بە تەوتین بکرێواتە دەبێ لە ڕێگای بانکە فیدرالیەکانەوە هەژماریان بۆ بکرێتەوە موچەکانی ڕاستەوخۆ وەکو سەرجەم پارێزگاکانی عێراق موچەکانی پارێزگاکانی عێراقی هەرێمیش وەکو عێراق موچەی خۆیان وەربگرێن بەڵام حکوومەتی هەرێم بەداخەوە لەبەرەوەی داکۆچی تا سەری ئێسقان تا ئێساش لەگەردا بێت داکۆچی لە هەژماری منەکاتن بۆ ئەوەی ئەو هەموو موچەخۆرە بندیواری کە ساڵانە بەبێ ئەوەی داوامێک بکە بەبێ ئەوەی ماندی ببێ بەبێ ئەوەی کە مستحقاتی خۆی بێتن موچەکەی لە ڕێی بانکە ئەهلیەکانی حکوومەتی هەرێمەوە پێی دەدرێتن ئەمە بەڕاستی وازحە پێمان دەڵێت بۆی کە ئەو فەزاحەتەی کە حکوومەتی ماوە بەسوورچی هەرێم لە ساڵانی ڕابردوودا موچەخۆرانی بە شێوەی نایاسایی تەعین کردووە دای مەزراندون بۆی ئەمەی لێکەشف نەبێتن ئاشکرا نەبێتن ئەمە یەک خاڵی دووەمیش ئەو موچەخۆرانی کە لە هەرێمی کوردستاندا لە ڕێگای بانکە ئەهلیەکانی خۆیان
موچە وەربگرن لە ڕێگەی هەژماری منەوە بۆ ئەوەی هەر فەرمانبەرێک مانگانە بەری 2500 تاوەکو 3000 دیناری لێ وەردەگیرێتن ئەگەر ئەم بڕا فی 1250 عفەن فی 1,250,000 موچەخۆری بکەین ئەکا پارەیەکی یەکجار زۆر ئەمە ئەو ئیسیفادە و ئەو سوودە لە بۆ حکومەتی هەرێمە بۆی ئەم لە ڕێگای بانکە ئەهلیەکانی خۆیانەوە ئەم هەموو ئیسفادێکەکەنەوە هەموو سوودەی کە وەری ئەگرن بۆ بانکەکانی خۆیان بگرێتەوە نەچێتەوە بۆ بانکە عێراقیەکان بەڵام ئایا موچەخۆرانی هەرێم بەمە ڕازین هەرگیز بەمە ڕازینین چونکە موچەخۆرانی هەرێم ئەگەر ئێستا ڕاپرسێک بکەی لە هەر شوێنێک بیکەی لە هەر پارێزگایەکی هەرێم بیکەی لە پایتەختەوە بیکەی کە زۆر جار بازلەوە دەکرێت حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لەم دەڤەرە لەم زۆنەدا زۆر پشتگیری هەژماری منەکاتن ئەم مەشروعە بەی خۆی ئەزانێتن لێرەوە لە ناو هەموو فەرمانبەران بیکەی دڵنیام لەوەی کە 190 بەسەرێ داوا دەکات کە موچەکەی تەڵتین بکرێتن لە ڕێگای بانکە فیدرالیەکان موچەکانی وەربگیرێتن چونکە ئەمەیان زامنە بۆ ئەو وەڵامێکی تری وازح بۆ ئەمە بۆچی فەرمانبەرانی هەرێمی کوردستان حەز ناکەن موچەکانە لە ڕێگەی هەژماری منەوە پێ بدرێتن چونکە ئەوەی خاوەنی هەژماری منە کە حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمە زیاتر لە 25 موچەی فەرمانبەرانی لە 10 ساڵی ڕابردوودا خواردووە بە پاشەکەوتکردن بە لێبڕین بە چارەگە موچە بە نەدانی موچە چەند ساڵ دوو موچەی لە ساڵێکدا زەوت کردووە ئەمە بەڕاستی ستەمێکی گەورەی لە فەرمانبەران و لە مامۆستایانی هەرێمی کوردستان کراوە بۆیە مامۆستایان و فەرمانبەرانی هەرێم حەز ناکەن موچەکانیان لە دەستی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمدا بمینێتن چونکە ئەزان ئەمە زامنیە لەلایەن حکومەتەوە مامۆستا پێم بڵێ لە پرۆسەی هەژماری منە ناچارە بی کە بانقێک هەڵبژێریت بۆی موچەکەتی لێ وەربگری لە ڕووی یاساییەوە ئەمە چۆن جێگەی کراوەتەوە بەدڵنیاییەوە هیچ فەقەڕەیەکی یاسایی هیچ بەرگەیەکی یاسایی نییە کە پێمان بڵێتن دەبێ هەر خۆی پرۆژەی هەژماری من خۆی لە خۆیدا لە بنەڕەتدا پرۆژەیەکی ئیسیسماریە لەلایەن چەند کەسێکەوە لە حکومەتەوە سەرپەرشی دەکرێتن حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم دامی ئەوە دەکاتن ئەتوانم بڵێم حکومەت هەمووشی نییە بەشێک لە حکومەت دامی ئەم پرۆژەیە کاتن بۆیە هەر خۆی لە خۆیدا دانان و دامەزراندنی پرۆژەی هەژماری من کە بە پرۆژەی ئەوان ئەناسرێتن ئەم پرۆژەیەکی نایاساییە بە زۆرم لێ بەسەر فەرمانبەران و بەسەر مامۆستایاندا سەپێنراوە ئەمە هیچ فەقەرێکی تێدانیە کە نەک خۆی نەک بانکە ئەهلیەکانی ناوخۆی هەر خۆی پرۆژەکە خۆی لە خۆیدا پرۆژێکی نایاسایە بگرێت لەوەی کە نابێ هیچ فەرمانبەرێک ئەمە هاتووە لە هەموو بەرگەکانی یاسای فیدرالی عێراقی و ئەم بڕیارەی کە دادگای فیدرالی عێراقی دەری کردووە نابێ هیچ فەرمانبەرێک لە هەرێمی کوردستاندا بە زۆرە ملێ بانکێکی ئەهلی پێپڕ بکرێتەوە کە بە زۆرە ملێ موچەکە لێن دەرەوە بگیرێتن ئەمە نایاساییە ئەمە ناقانونیە بە وازحی دادگای فیدرالی بڕیارەکەی دادگای فیدرالی پێمان دەڵێتن ئەبێ موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکو سەرجەم موچەخۆرانی عێراق لە ڕێگای بانکە فیدرالی عێراقیەکاندا موچەکانیان لێ بگیرێتن مامۆستا کەواتە بۆچی موچەخۆرانەوە مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان متمانەیان بە پرۆسەی هەژماری من نییە خانمی بەڕێ زۆر وازەحە لەبەرەوەی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەزمموی 33 ساڵی ڕابردووی ئەم حکومەتیان بینیوە ئەزممونێکی شکست خواردوو ئەزممونێک تاسەر ئێسقان زۆڵمی لە فەرمانبەران کردووە مامۆستایان و فەرمانبەران لە 10 ساڵی ڕابردوودا بزانە چی ئەم حکومەتە چی لە فەرمانبەران کردووە لە 10 ساڵی ڕابردوودا موچەخۆرانی هەرێمی کوردستانی زیاتر لە 25 موچەی زەوت کردووە ئەلێم زەوتی کردووە چونکە هەتا ئێستا ئەم حکومەتە ئامادەنیە نەک ئەم حکومەتەکانی ڕابردووش ئامادەنینە ئەم موچەیە خۆیان لێ بکەن بە خاوەنی بڵێن کاکە ئەم موچە پاشەکەوتکراوانەی کە لە ساڵانی ڕابردوودا لە فەرمانبەران خوراوە لە بە فەرمانبەران نەدراوە ئێمە خاوەنی ئێمە ئایدەینەوە ئێمە بەرپرسین تێدا تا ئێستا یەک بەرپرسێکی حکومەتی هەرێم حکومەتەکان یەک لە دوایەکانی هەرێم خۆیان نەکردێ بە خاوەنی هەر یەکە و دەست و دەستی پێ دەکاڵێ ئەوە هی من نییە ئەوە هی من نییە ئەوە لێ کابینی من نەبووە لە کابینی من نەبووە ئەمە یەک دوو ماوەی 10 ساڵە پلە بەرزکردنەوە کە مافێکی مەشروعی مامۆستایان و فەرمانبەرانە لە هەرێمی کوردستاندا بۆ زۆربەی زۆری فەرمانبەرانی کەرتی سەربازی فەرمانبەرانی ئەمنی و فەرمانبەرانی دادگاکان ئەمە خۆمە مانعنینە بۆ ئەوە بەڵام ئەبێ فەرمانبەرانی بەدەنیش پلە بەرزکردنەوەیان بۆ بکرێتن ئەمە حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم تا ئێستانێکە ئامادە نییە بێسە ژێرباری ئەوەی کە جارێکی دیکە
پلە بەرزکردنەوە دەست پێ بکاتەوە کە حەقێکی مەشروعی مامۆستایان و فەرمانبەرانە. ئەمە دوو. سێ هەموو ساڵێک مامۆستایان و فەرمانبەران دەستیان لەسەر دڵیتیان لۆیکە ئەبێ ئەو ساڵ چەند موچەی لێ بخورێتن، ئەبێ حکوومەتی ماوە بەسەر و چەند موچەی پێ بداتن لە 12 مانگی ساڵێکدا ئەبێ چەند موچەی پێ بدرێ. خۆبینیمان ئێمە لە ساڵانی ڕابردوو یان 8 موچەی پێدراوە لە ساڵێکدا، یان 9 موچەی پێدراوە، یان 10 موچەی پێدراوە، زیاتر لە موچانەی پێ نەدراوە. یعنی کەواتە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ناویشاندا مامۆستایان بەگشتی تەماشا دەکەینێ هیچ متمانەیەکیان بەم حکوومەتە نەماوە کە متمانیان بە حکوومەت نەبێتن، متمانیان بەو بانکی ئەهلیانیش نییە کە لە چوارچەوەی هەژماری مندا هەژماریان بۆ کرایەوە موچەکانی لێوەرەگرن. دەست خۆش مامۆستایان و فەرمانبەرانی خۆشەویست، ئێوەش دەتوانن لە لایڤی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەر سەرنج و پرسیارێکتان هەبێت لێرە ئێمە لە ڕایەڵی ئەمڕۆ گفتوگۆی لەبارەوە دەکەین. مامۆستا سیروان، دیارە بەشێکی زۆری ئەو بانکانی دەکەونە چوارچێوەی پرۆسەی هەژماری منەوە ئەهلی. ئەگەر ڕۆژە لە ڕۆژەکانە قۆناغێ لە قۆناغەکان بێتە پێشەوە و با بڵێن یەکێک لەم بانکانە ئیفلاسی کرد، موچەی ئەو موچە خۆرانەی لەسەر ئەو بانکە موچە وەردەکردن موچەکانیان چی لێ بەسەر دێت؟ دەست خۆش بێت. هەموو بانقەکان تەبان ئەهلین ئەوەی کە لە چوارچێوەی هەژماری مندان تا ئێستا بەدڵنیاییەوە ئەوە یەکێ لە هۆکارەکانە کە مامۆستایان و فەرمانبەران متمانیان بە هەژماری منە، چونکە بانقەکان ئەلین. ئێمە لە ڕابردووە لە هەرێمی کوردستانە بینی ومانە بانقی ئەهلی ئیفلاسبوونی خۆی ڕاگەیاندووە، پارەی خەڵ لە بانقەکان هەفەوتاوە، تا ئێستا ئامادەنین پارەی ئەو خەڵکە بنەوە. بەیانی زەمان چییە؟ یەکێ لەم بانقانە کە بەشدارە لە هەژماری منە ئیفلاس بێت، ئیفلاسبوونی خۆی ڕاگەیەنێ، موچە خۆران چی لێدێ؟ ئێمە پرسیار لە حکوومەتی هەرێمەکەین کێ زەمانی موچەکانیانەکە؟ لەبەرەوەی زەمان نییە. بەڵام بانکی حکومی فیدراڵی بە پێچەوانەوە زەمانە ئیفلاسبوون ڕووی تێناکە، لەبەرەوەی بەدڵنیاییەوە یەکێ لە هۆکارەکانی کە موچە خۆران متمانەیان بە هەژماری من نییە، بانقەکانیان ئەهلین و کە هیچ کەس زەمانەتی موچەکانیان ناکە لەو بانقانە. مامۆستا تا چەند ڕاستە ئەگەر موچە ڕاستە خۆ لە وەزارەتی دارایی عێراق و بانکە فیدراڵیەکانەوە بێت زەرر لە قواری هەرێمی کوردستانە لە کاتێکدا بەشێکی زۆری بەرپرسەکان لێەوە موچەوەرەگرن؟ بەدڵنیاییەوە هیچ زەرێک بۆ زەرە لە چیە؟ زەرە لە یەکە زەرری تیابینێ یا مەجموعەیە کە زەرری تیابینن کە دیارە لە سەڵاتدارانن، دەسەڵاتدارانن زەرری تیابین. زەرەکان لە چیایە؟ موچەی ئەو کەسانی کە بندیوارن کە بە ناشایەسە تەعین کراون و کادری حیزبین و لە پاڵ موچەخۆرانی ڕاستەقینەیە جێکراونەتەوە موچەکانی ئەوانە بڕێ. ئەگینا موچەخۆر ئیسفادەکە و سوودی لێ بینێ و زەمانی موچەکەشی ئەکرێ. بۆیە بەدڵنیاییەوە موچەخۆرانی هەرێمی کوردستان هەژماری من ڕەدەکەنەوە و ناچنە ژێرباری هەژماری منەوە لەبەرەوەی کە زەمان نییە بەڕاستی. باشە مامۆستا دەکرێت ئەمەژە بە خزمەتگوزاریەکانی بانکی فیدراڵی بینوە ئەو بانکانی کە لە وەزارەتی دارایی عێراقەوەن، ئەماژەم بە هەندێک لە خزمەتگوزاریەکانی ئەوان بۆ بکە مەبەستمەکە بزانین. بۆ نمونە ئەگەر ئێمە بانکی ڕافیدێن بە نمونە وەرگرین، هەموو موچەخۆرێک کە لەوێ موچەکەی وەرەگرێ 1000 دینار ئەداتە بانکەکە. کۆمەڵێ خزمەتگوزاری تری هەیە کە بێ بەرامبەرە. بۆ نمونە سولفەی عەقاری هەیە، سولفەی زەواجی هەیە، سولفەی کڕینی پێداویستی ناو ماڵی هەیە و زۆر ئیمتیازاتی تریشی هەیە بەڕاستی. بەڵام هەژماری من چی؟ هەژماری من هیچی نییە. تەنانەت موچەکەش هەتا بەغدا نەینێرێ تۆ ناتوانانی موچەکەش وەرگری لە کاتێکە ئەوان بانگەشەی وایانە کرد کە هەموو سەری مانگێک لە هەژماری منەوە توانی موچەکە وەرگری. دەفەرموو ئەوان ئێستا ئەمڕۆ 37 ڕۆژە موچەی مانگی دەنەدراوە. با موچەخۆران ئەوانەی کە هەژماری من لە ڕێی هەژماری منەوە موچە وەرەگرن با موچەکانیان وەرگرن. ئەتوانن؟ کەواتە بانکە فیدراڵەکان بەدەر لەوەی کە کۆمەڵێ خزمەتگوزاری باشیان هەیە و لە کاتی خۆشیان موچە وەرەگری. بۆچی دەسەڵاتدارانی هەرێم بەم شێوەیە مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی خۆیان ناکەن؟ وەڵا بەدڵنیاییەوە لەبەر ئەوەیە کە ئەوان بەرگری لە بەرژەوەندیە شەخسی و حیزبیەکانی خۆیانەکەن، ڕەچاوی بەرژەوەندی هاوڵاتیان ناکەن، موچەخۆران ناکەن. ئەمە بە کرداریش سەلماندویانە لە ماوەی 33 ساڵی حکومڕانی خۆیان
و بە تایبەت لە ماوەی 15 ساڵی ڕابردووە کە زوڵمی موچە لەسەر فەرمانبەر دروست بووە. مامۆستا نەوزاد پێت وایە کە دەسەڵاتداری ناوەند جددیە لە جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی یان نەخێر ئەوەش بەشێکە لە ئەم یاریە کە ئێستا دروست بووە وەک خۆتان دەڵێ؟ وڵی تر بەداخەوە ئێمە چۆن گلەی لە دەسەڵاتدارانی هەرێمەکەین کە بە زۆر پرۆژەیەکی بناوی هەژماری من بەسەر فەرمانبەران و مامۆستایانی هەرێمدا سەپاندووە کە تەنها و تەنها خۆی تێدا مستەفیدە خۆی تێدا بەرژەوەندی خۆی تێدا هەیە چکە بانکە ئەهلیەکان هەمیان سەر بە خۆیانن سەر بە بنەماڵەکانی خۆیانن. بەداخەوە ینی حکوومەتی فیدرالیش ڕاستە بڕیارێکی زۆر جەریئانەی دەرکردووە بڕیارەکە زۆر وازەحە پێمان دەڵێتن کە ئەبێ موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکو سەرجەم پارێزگاکانی عێراق موچەکانە لە ڕێگەی بانکە فیدرالیەکان دەبێ حساب بانکیان بۆ بکرێتەوە ینی تەوتنی بۆ بکرێت پرۆژەی تەوتنی بۆ وازەحە ئەمە بەڵام بەداخەوە ئەمەش مراوەغی تێدا دەکرێت دەستی تێدا دەکرێتن زە ئایا بەهۆی ئەو ململانی سیاسی کە لە هەرێم و لە بەغدا هەیە یان ئەو بەرژەوەندیانەی کە هەندێک لە دەسەڵاتدارانی ئێرە لەگەر بەغدا هەیەە بەغدا بە پێچانە لەگەر هەرێم هەیەە بەڕاستی ینی مماتەڵی تێدا دەکرێتن ئەمەش خاڵێکی وەکو دەڵێت سلبیە بەسەر حکوومەتی فیدراڵدا کە نەدەبوو بەو شێوەیە مراوغی تێدا بکە مماتەڵی تێدا بکاتن ئەبوو لە یەکەم ڕۆژ کە ئەم فەقەڕێ ئەم بڕیارەی دادگای فیدرالیش کردە ئەم بڕیارە نابێت تانەشی لێ نادرێت تەمیزیش ناکرێتەوە بڕیارێکی قەتعیە مولزەمە ئەبێ پێوەی پابند بن ئەبێ ئەم بڕیارە ئەبوو لە ماوەی یەک مانگدا لە ماوەی مانگێک تا دوو مانگداد ئەوە ئەم پرۆژەی تەوتینە کە ینی هەژماری بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکو سەرجەم پارێزگاکانی عێراق بکردبە بەڵام بۆ نەیکردووە ئیتر ئەمەش ڕەنگە ئەمەش پرسیارێکە ئێمەش ئەو پرسیارەمان هەیە ئێمەش ئەم گلەیەمان هەیە بەڵام دڵنیاتان دەکەمەوە هەم ئێوەی بەڕێز و بنەرانی خۆشەویست و مامۆستایان و فەرمانبەران دڵنیا دەکەینەوە ئێمە وەکو دەستەی مامۆستایان و داکۆچی لە مامۆستایان و فەرمانبەران لە سەرجەم پارێزگاکان لەم پرۆژەیە دەست هەڵناگرین دڵنیاتان دەکەینەوە لەم پرۆژەیە دەست هەڵناگرین ئەگەر ئەمڕۆش نەکرێت بەیانی دەبێ هەر بکرێت دوو بەیانی ئەبێ ساڵی داهاتوو هەر بکرێتن یعنی ئەم پرۆژەیەکی وەکو دەڵێ پرۆژەیەکی بەردەوامە وەستانی بۆ نییە ئەگەر ئەمڕۆ دەسەڵاتدارانی هەرێم بەهۆی بەرژەوەندی پاوانخوازی خۆیان کە لێ ناگەڕن ئەم پرۆژەیە سەر بگرێتن لێ ناگەڕن فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەحەسێنەوە کە ماوەی زیاتر لە 10 ساڵە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەچەوسێنەوە بە لێبڕینی موچە بە پاشەکەوتکردنی موچە بە تاخیربوونی موچە لە ماوەی 6 ڕۆژە تەنها موچەیەک بە فەرمانبەران دەدا فەرمانبەران تووشی قەرز و قۆڵە بووینە فەرمانبەران تووشی مەشاکلی کۆمەڵایەتی بووینە گرفتی کۆمەڵایەتیان دوش بە دەیان قەیران ڕوبەڕووی مامۆستایان و فەرمانبەرە لەم هەرێمە بوویتەوە بەدەستی چێ بەدەستی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمەوە نابێ ئەمە بەردەوام بێ ینی بەداخەوە حکوومەت تەماشاکەی ئەم حکوومەتە دەڵێ ینی وەکو بڵێ چێژ لە زوڵمی مامۆستایان وەردەگرێتن چێژ لەو ستەمە وەردەگرێتن کە لە مامۆستایان و فەرمانبەران هەرێمی کوردستان دەکرێتن بۆیە من دڵنیاتان دەکەمەوە لەم پرۆژەی بەردەوام ئەبین وەکو چۆن برای بەڕێزم مامۆستا سیروان لەگەر ئەم برابەڕێزانەی لە سلێمانی و لە هەڵەبجە و لە سەرجەم شارەکاندا چەندین جار سەردانی بەغدایان کردووە ئێمە هەمانجی لەگەڵیاندا لەم پرۆژەی بەردەوام ئەبین تا وەکو تەوتینی موچەخۆران بە تەواوەتی وەکو فەرمانبەرانی سەرجەم پارێزگاکانی عێراق جێبەجێکرێتن دەستی لێ هەڵناگرین مامۆستا یەکێک لە دروشمە هەرە دیارەکانی هەڵمەتی هەڵبژاردننی یەکێک لەلایەنە دیارەکانی هەرێمی کوردستان ڕەتکردنەوەی پرۆسەی هەژماری من بوو ئەمە باوەڕ پێکراوە وڵی تر بابینەران حکم لەوە بدەن خانمی بەڕێز ینی بەداخەوە خۆ ناکرێت و حزبێکی دەسەڵاتدار کە ماوەی 32 ساڵ 33 ساڵە خۆشی پشتی هەیە لەم حکوومەتە بەشدارە لەم حکوومەتە شەریکە لەم حکوومەتە ئەگەر ئەم بڕیاری ئەو داویەتی پرۆژەی هەژماری منی لە دەڤەری خۆی ڕاگرتووە دەبابێتن ئێمە متمانەی پێ بکەین بزانین ئاخۆ ئایا ئەمە تەنها بۆ بانگەشی هەڵبژارن بەکاراتوە یان ئەوە ئێسانێکە بەردەوام دەبێت لەسەری ئەگەر لەمە دووە لەم چەند ڕۆژەی داهاتوودا ئەگەر بێت و ئەو دەسەڵاتدارانەیکان یاخود بڵێن ئەم نوێنەرایەتی کە ئەم حزبەی زەنابەت باسی لێ دەکەیت کە بۆ بانگەشی هەڵبژاردن بەکارهێناوە ئەگەر ئەمە ڕازگۆ بێ لەگەر فەرمانبەران بەردەوام بێ لەسەر بە بانکیکردن و بە تەوتینکردنی موچەی فەرمانبەران لە دەڤەری خۆیەوە لە زۆنی خۆیەوە خەڵک بڕوای پێیەکە بەڵام ئەگەر ئەمە بەردەوام نەبێتن و هەژماری من دیسانە کە دەست پێ بکاتەوە ئەمان پشتگیری بکەنەوە لە سەرجەم فەرمانگەکانی خۆیان دەستی پێ بکەنەوە کەواتە خۆمان هەمومان ئەزانی کە ئەمە تەنها بۆ چاواشەکاری بۆ تەنها بۆ بانگەشی هەڵبژاردن بووە بۆیە ئومێد دەکەم
قسەکەی من وانە بێتن ومێر دەکەم ئەوان بەردەوام من لەسەری بۆی فشاریش لەسەر ئێرە دروست بکرێ فشاریش لەسەر ئەم دەسەڵاتی ئێرە دروست بکرێتن بتوانن ملدا بنێن بۆی کە بەرژەوەندی فەرمانبەران و موچەخۆران هەرێمی کوردستان لە پێش هەموو بەرژەوەندێکەوە بێتن. مامۆستا ئەم دۆخە تاکەی درێژە کێشێ. وەڵام ئەم دۆخە من پێم وایە تاوەکو ئەمانە لە دەسەڵات بن تاوەکو ئەمانە پشتی گەوریان لە دەسەڵات هەبێتن پشکێنە بۆ خۆیان لە بینی خۆیان دەدابش بکەن هۆرد و حەزبی دەسەڵاتدار کە بەداخەوە من لێرەوە ئەمە بەڕوونی باسیەکەم یعنی بەداخەوە خەڵکی هەرێمی کوردستان ئەم جارەیان لە هەڵبژارنەکاندا ئومێدێکی هەبوو ئاسۆیەکی ڕوونی لە پێش بوو عساوە لەعەلە ئەو جارە بەشداریەکی زۆری خەڵک لە پرۆسەی هەڵبژاردندا بکرێتن لۆی بتوانن ئەم زوڵم و ستەمەی کە چەندین ساڵە 32 ساڵ 33 ساڵ ئەم حکومەتە دەیکاتن ئەم دەسەڵاتداران دەیکەن لە ڕێگەی سندوقەکانی دەگدانەوە ئەبێ عقوبەی ئەوانە بدرابایە ئەبوو تۆڵە لەوانەوە بگیراباوە ئەبوو بکران بە کەمینە یعنی هیچ عەقڵێک ئەمە قبول ناکاتن هەمومان ئەزانین هیچ عەقڵێک ئەمە قبول ناکاتن تۆ حکومەتێک زوڵم بکە حکومەتێک غەدر لێ بکە موچەت لێ بخواتن پاشەکەوتی موچەت بۆ دابین بکە ئاوت تەواو نەبێ کارەبات وەکو پێویست نەبێتن لە هاویندا خەڵک بێ ئاو بێ لە زستاندا خەڵک لافاو ڕووی تێ بکاتن قات خوڕی لە وڵاتتدا هەبێتن دەیان گرفت لە هەموو کەرتەکان هەیە ئەمە کەرتی پەروەردەیە ئەمە کەرتی تەندروستیە ئەمە کەرتی بازارە ئەمە کەرتی دەوائیرەکانی حکوومەتێکا کە ئەمە هەمووی هیچی لەسەریز نەماوە ئەبوو ئەم جارە ئاسۆیەک هەبایە بەداخەوە کە خەڵکی هەرێمی کوردستان جاری چ ناومێد کرایەوە ئومێد دەکەم خەڵک هۆشیار بێتن بۆی زیاتر ئەم دەسەڵاتە بەردەوام نەبێتن لە زوڵم و ستەمکردن لە فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا بۆی ئەگەر بێت و ئەگەر خەڵک متمانێت بەوانە نەکاتەوە دڵنیام لەوەی کە ئەمانە دەسەڵاتیان وەکو جاران بەردەوام نابێت. دەستخۆش مامۆستا نەوزاد عومەر لە هەولێرەوە لەگەڵ بووی هەروەها مامۆستا سیروان محەممەد دەستۆ لەگەڵم بووی سوپاس بۆ ئامادەبوونتان لە ڕایڵی ئەمڕۆ ڕاڵم پێشکەشکردن هەر شاد.